دەست پێکەم دەست پێ دەکەم ئێستا لا باشە فرم استاذ راوس جاي راوس راوس قربة راوس زيادة بس لا طول فرمو سەرەتا بەخێراتنی ئەو کەناڵە بەڕێزانە دەکەم زۆر بەخێرات سەرچاوان بە خێرهاتتان دەکەین بە هاتنتان گەورەتان کردین کێشەکەی ئێمە ئەوەیە من محەممەد خەسر عەبدوڵڵا سوورچی ماوەی 23 ساڵە کاری من جیادەرمانیە وا دیارە چارەسەری نەخۆشێکمان دۆزیتەوە ئەویش لە تەواوی جیهان ئەو نەخۆشیە بە درێژخان ناسراوە بەڵام لەلای ئێمە لە خودای بەزیاد شکر بمبڕ کراوە ئەو 3 ساڵە پتر لە 20,000 نەخۆش لەلای ئێمە چارەسەر کراوە ئێستاکەش حاڵی حاضر پتر لە 20,000 نەخۆشمان لە دەستیدایە بۆ چارەسەرکردن ڕۆژانە لە تەواوی جیهان و لە تەواوی کوردستان و لە تەواوی ناوچەکانی عێراق خەڵک سەردانمانەکەن بۆ چارەسەرکردن ئێمە کێشەمان لەگەڵ کەس نییە بە زوا دیارە برادەرانی سندیکای پزیشک داوایان لەسەر ئێمە نووسەوە گوایە ئێمە کاری پزیشک دەکەین ئیشی ئێمە گیادەرمانە ئیشی ئێمە پزیشک نییە ئەمە ڕێزیمان بۆ تەواوی پزیشکانیش هەیە هەر ئەوانن کە سوکاری ئەوانیش ڕۆژانە سەردانمانەکەم بۆ چارەسەرکردن ئێستاکەشوە لە دادکە بانکرانە بۆ ئەوەی کە بچینە بەردەم دادگا ئەو کاتە بڕیاری دادگا چی دەداتن بەداخستنی ئەو شوێنە تەواوی کوردستان زەرمەندە لەبەر ئەوەی 20,000 نەخۆشم ئێستا لە دەستە ڕۆژانە ئەو نەخۆشانە سەردانمانەکەم بۆ چارەسەرکردن قوربان ئێمە هەتا 6 ئەعدادیمان خوێندیا ئێمە پزیشکینە ئیشیمە گیادەرمانە ئەو نەخۆشیە چارەسەرەکەی بە گیادەرمانی دەکرێت بە پزیشک هەتا ئێستا لە تەواوی جیهان ئەوەی دەرجی خواردی ئەوەی حەبی خواردی ئەوەی لێزەری لێداوە هەرچی چارەسەرە بۆیان بەکارهێناوە تا ئێستا کەس سوودی لێ نەبینەوە ئێمە تەنها بڕوانامە ئێوەمان هەیە کە گیادەرمان کاری خۆمان بکەین باشە پێتان وایە بڕیارێک دەدرێت ینی پێتان وایە شوێنەکەتان دابخرێت والله ئەگەر شوێنەکە دابخرێ ئەمن لە بەردەمی دادگا ئەمە ئامادەینە ئەوان چ بڕیار بدەن سەرچاو بەڵام بەدیلی ئێمە چیە بۆ خەڵکی کوردستان بەدیلی ئێمە چی ئێستا 20,000 نەخۆش حالیان ڕۆژانە سەردانمانەکەم بەدیلی ئێمە کێ چارەسەری ئەو نەخۆشیانە دەکاتن لە تەواوی کوردستان بگرێت لە بلێ و بارزان هەتا دەگەێت شارە زور و هەڵەبجە و گەرمیان و هەتا دەگەێت زاخ و دهۆک و ئەوە تەواوی کوردستان ناوچەکانی عێراقیش لە دەرەوەش خەڵک سەردانمانەکەن یعنی پێشی دوو شەو نەخۆشم لە بریتانی بووە هاتو هاوڵاتی بریتانی بووە ئەگەر چارەسەر نەبی خەڵک لە تەواوی جیهان بۆ دێتە لای لە ئەسنای شەکەتدا هیچ هەڵەیەکت کردووە بۆ ئەوەی کە هیچ هەڵەمان نەکردووە ئێمە لە قازان زیاتر بۆ هاوڵاتە هیچ شتێکترمان نەبووە وڵی نازانم بە ناوی سندیکای پزیشکانە ئەوجا 6 پزیشکە 7 پزیشکە لە بواری ئەو کارێ ئێمە ئیش دەکەن ئەوانیش دیارە وەزعەکە ئەوای لە هاتۆ پێیان خۆش نییە کە ئەمە ئەوی شەکە ئەگەر شوێنەکەتان دابخرێت وڵی داواکاری ئێمەوەیە بۆ ئەوە شتەکە ئێمە ملکی گشتینە ملکی خۆمانینە لەبەر ئەوەی ئەوە پەیوەندی بە تەواوی کوردستانەوە داواکارم لە جەنابی براگەورە لە جەنابی پارێزگای هەولێر بێتە سەقەت بە زووترین کات تەنها جەناب بدە و کارە دەکەی کە لەو بوارە چارەسەری پێستەکەن یان پزیشکی دیکەش هەنیان کەسانی وەک پزیشکمانی هەر جەنابم ئیشەکە ئێمە زۆر ئاسانە ئیشەکە ئێمە زۆر ئاسانە ئەوەیە لەبەر ئەوەی چارەسەرکردنی ئێمە چارەسەرێکی سروشتیە لە تەواوی جیهانیش چارەسەری سروشتی هەتا ئێستا کەس ڕێژی لێ نەکراوە هەر تەنیا منیش نیمەوە کارە دەکەم لە هەولێرێ پتر لە 50 کەس ئەوان کە دوکانیان داناوە ئیشەکەی من لە ماڵی خۆمە کە لە ماڵی خۆت ڕێژیری لێ بکرێ ئەو کارە بکەیت بەڕاستی ئەوە لە زەرەی تەواوی کوردستاندایە بەڵێ بۆ کاری خۆمەمە مۆڵەتی گیادەرمانمان هێتەوە باشە بەخێر بەسەر چاوە دیارە لە دادگا بانک دەکرێن با بچێ جەبزانین بڕیارەکەی ئەوان چی دەبیت ئێمە پابەندی ڕێنماییەکانیوان دەبێت